سلااوان لەبێ میوانی ئەم جارەی پێڕستم جیاوازە هەمیشە کە باز لە ئەرشیف و بیبلۆگرافیا ئەکرێت ناوی ئەو لە بیر و هزرمانایە میوانی ئەم جارەمێکێکە لە نووسەرە هەرە دیارەکان و یەکێکە لەو کەسانی کە هەمیشە لە خەمی کۆکردنەوەی ئەرشیف و بیبلۆگرافیای کوردستانە بەتایبەت وارنورەدین ناوێکی دیارە و ئەمڕۆ میوانی پێڕستە کاک بواردیان سلااو لەبێم کاتت باش بێ زۆر سپاس دادەژیان سلااو لێەوە سلااو لە بینەران سپاس بۆم دەرفەتەی کە پێک و ئاشنابین بە بەشێک لە مێژووی تۆ لەگەڵ کتێب و کتێبخانەیە اینجا مێژووی بە بڵێم تۆ لەگەڵ کتێبخانە جیاوازە و ئەمێ بە بینەران بڵێم کە تەواوی میوانەکانم تاوەکو ئێستا لە پێڕستا هەمویان کتێبخانەکان لە نێو ماڵی خۆیانە بەڵام چیرۆکی کاکبوار لەگەڵ کتێبخانە زۆر جیاوازە و ئەمڕۆ کتێبخانەکەی ئەو لە شوێنی کارەکەیەتی بۆچی؟ ڕاستیەکەی من تا ئێستا سێ جار کتێبخانەکەم فوتاوە یەکەمیان لە ساڵانی دوای ڕاپەڕین بەهۆی بارودۆخی ئابووری و گرانی و ئەمانە بەڕاستی بەشێکی زۆری کتێبەکانم فرۆشت جاری دووەم جارێک کە کتێبخانەم دروست کردەوە کە دەستگاکەی بڵێن ئینستیتووت کەلەپوری کورد دامەزرا سەرەتا بە ناوی بنکەی ئادان بوو من یەکێک بووم لە کارمەندە سەرەتایەکانی ئەو دەستگایەوە یەکەم ئیشیش کە پێم سپێردرا کڕینی کتێب بوو ئێتر بێگومان ئەو کتێبانی کە دەستگاکە ئەیویست ئەو کتێبانە نەبوون کە لە بازاڕا وەکو کتێبی تازە لە بازاڕا بوون کتێبی دەستی دوو کۆن بوون ئەبووە سەر بە کتێبخانە کۆنەکانە بکەی وەو کەسانە دۆزیتەوە کە کتێبی کۆن و کتێبی دەستی دوو ئەکڕن کە ئەمە بەردەوام لە کوردستانە هەیە بەڕاستی و ڕەنگە لە زۆر وڵاتیشە هەبێ ئێتر من ئەرشیفێکی زۆر باش و کتێبی زۆر باشم بۆ کتێبخانەیە پیا کرد ڕاستیەکەیش یعنی بیرم لەوە ناکردەوە ڕۆژێک لە ڕۆژان منەوە دەستگایە بەجێ بەڵم لەبەرەوە جارێکی کە کتێبخانەکەی خۆم پێشکەشی کتێبخانەی ئینستیتووتی کەلەپوری کورد کرد من لە ماوەی ئەو 10 ساڵەش کە لە ئینستیتووتی کەلەپوری کورد بووم چی کتێبم دەزەکەوت بڵین هاوڕێیەکەم یا هەر لە هەر شوێنێک کتێبێکم بە دیاری دەزەکەوت هەر پێشکەشی کتێبخانەکەم بکرد زۆر باشە ئەنجامە پرسیاری ئەوە بکەم لە کتێبخانە بە بڵین کۆمەڵێک کتێب هەیە هەمیشە ئەگەر کتێبخانەکە بشفەوتێ نووسەر لەگەڵ خۆی ئەیبات چەند کتێبێکی دانسقن اینجا تۆ هیچ کتێبێک لەو کتێبانەی کە لە دەستپێکەوە لە ساڵی 1990 و لە دوای فەوتانی یەکەم کتێبخانەتەوەکە وەکو خۆ داماژەت پێکرد فرۆشتوتە تاوەکو ئێستا هیچ کتێبێک هەیە یاوەری کردبێتی؟ بەداخەوە هەبوو کتێبی بۆ نمونە دیوانی وەفایی کە من لەبەرەوەی کتێبێکم لەسەر مامۆستا خالقی و گۆرانیەکانی هەیە و ئاویش کەڵکێکی زۆری لە دیوانی وەفایی وەرگرت و بەردەوام لە بەردەستما بوو بەڕاستی و کتێبی سیاحەتنامەکەی ئەولا چەلەبی کە یەکێکە لە کتێبانەی خوێندنەوەی لەلای من خۆشەویست کرد و کتێبی لەلای من خۆشەویست کرد کە دەرفەتە بوو باسی یەکەین چونکە من بیرم لەوە نەکردبەوە بەڕاستی ئینستیتووتی کەلەپوری کورد بەجێ هێڵمەوە کتێبخانەیە بەجێ هێڵم ڕەنجێکی زۆرم کێشا بۆم کتێبخانەیە بەڕاستی یعنی نەک لە شاری سلێمانی چوون بۆ شاری هەولێر شاری دۆک شاری زاخۆ تەنانەت چوون بۆ خۆرهەڵاتی کوردستان شارەکان کرماشان و سنە و مەهاباد و زۆربەی زۆری شارەکان سەقێز گەڕام یعنی ئەو کتێبانەی کە لەوێ بەڕاستی کتێبی کوردی کێشی زۆرە ئێمە لە بەرنامەکەمانە ناتوانین باسی ئەوە بکەین بەڵام کتێبێکی زۆر باشم لەو شارانە کۆکردەوە لە تاران کە هەمویان پەیوەست بوون بە بواری کلتور و فۆلکلۆر و کەلەپوری کورد لەبەرەوە هەرچی کتێبی خۆشم کە هەم بوو بەڕاستی لەوێ دامنا بەڵامی تر من لە 2012 ناچار بووم لەبەر وەزیفەکەم واز لەو دەستگایە بێنم لەبەرەوە ئیتر من جاریش کە بێ کتێب بوومەوە باشە ئێستا دووبارە کتێبخانەت لە شوێنی کارە نوێیەکەت دروست کردەوە کتێبەکان تازە کڕیتنەوە یان هەندێک کتێب هەبوو لە لای خۆت هەڵت گرتبوون من جاریش کرد کتێبخانەکەم فەوتە دوایەوەی کتێبخانەم دروست کردەوە لە ماڵەوە لە قاتی سەرەوە مەکتەبەیەکم بۆ دروستکردن ئەم جارە لەبەر خاتری مناڵ کتێبخانەکەی فەوتانەوە کوڕەکەم ژنی هێنا بووە قاتی سەرەوەی بۆ چۆڵکەم بەڕاستیان چەند بەشی کارم لە هەورەبانەکە دانا بەڵام ئەوانیش ینی خەمی کتێبەکانم بوو کە هینە بوون ینی خراپە بوون ئەوانەشم هەر زائێ کرد و هەنێکیانم هێنا بۆ دائیرە دوایی من کە ڕاژەکەم گوازرایەوە بۆ بەڕێوەبەری شوێنەواری سلێمانی بۆ پرۆژەی ئینسایکلۆپیدیای پارێزگای سلێمانی من پێویست بوو جارێکە کتێبخانە بۆ ئیشی ئینسایکلۆپیدیاکە دروست بکەمەوە جاریش کە دروستم کردەوە لە ماوەی ئەم نزیکی 10 ساڵەیە لە 2014ەوە بۆ ئێستا کە 2024
ئەم کتێبخانەیەم بنیاد ناوەتەوە جارێکی تر و من زۆر کتێبیش لە خۆم کۆ ناکەمەوە ئەو کتێبانە حەزم لێ لەلام بن بەڕاستی ئەمەش بابەتێکی جددیە ینی من لەگەڵ ئەوەیە نیم تۆ لە ماڵەوە هەموو کتێبێک کتێبێت چکە کتێب زۆر زۆرە بەڕاستی هەر چەندێک کتێبت هەبێ هێشتا دەیان و هەزاران کتێبێکە نیتە لەبەرەوە ئەکرێ مەسەنێسە بۆ نمونە بۆ ئیشەکەی من کە بواری بیبلۆگرافیایە هەموو کتێبە بیبلۆگرافیەکان بۆ من زەڕورن ئیشی لێکۆڵینەوە شتانی کەم لەو بارانی کە منی شەکەم بۆ نمونە هەر کتێبێکم پێویست بێت دیتر بە چەند جۆرێک پێیەکەم هەنیکان لە بازارەی کڕم هەنیکیان ئەگەڕێم بە PDF یەکەم هەنیکیشان ئەچم پای یەکەم سکانی یەکەم و کۆپی یەکەمەوە بۆ ئەوی کە من کەڵفی وەربگری جا هەمیشە نووسەران دەڵێن کتێبەکانمان زۆر زۆر خۆشەوێت بەڵام هەمیشە نەوە مناڵەکان تەنها ئەوان وەبزانم لای نووسەران لە کتێبەکانیان خۆشەویستیەکەی ژیان هەموو شتێکت پێیەکا بەڕاستی اینجا چیرۆکی تۆ لەگەڵ کڕینی یەکەم کتێبی ژیان تا کاک بوار زۆر جیاوازە لەبڕی لەگەڵ براکەی بە شەریکی بێکەوە یەکەم کتێبیان کڕێەوە یەکەم جارکانتان خوێنتانەوە چ کتێب هەردووکمانەمان خوێندەوە کلیلۆ دیمنە بوو کلیلۆ دیمنە ساڵی 1970 ئەوانە بوو بەڕاستی من تەمەنم تقریبان 10 ساڵ 11 ساڵ ئیتر 72 بوو 73 بوو لەگەڵ کاک سەلاحی برامە کە ئەو هەمیشە بۆ من لەو کاتەیە سەرچاوێکی کتێب بوو بەڕاستی ئەین لە 76 و 77 ئەوانە کتێبی زۆر باشی هێنایە بۆ ماڵەوە ئیتر منیش خوێنەری یەک ژمارەیەک بووم ینی بیرمە جێ لە پیاوی هێنایەوە بە یەک شەو تەواوم کرد لێ ئێوارەوە دانیشتم لەسەری تا تەواوم نەکرد نەخەوتم ئەو سیاحەتنامەی ئەولا چەلەبی هێنایەوە ئەفسانەی چای ئاگری هێنایەوە قەڵای دمدمی هێنایە هەموو ئەوانم لە ڕێگەی ئەوە خوێندەوە بەڕاستی ئیتر مامۆستایەکشمانە بوو لە قوتابخانە نای عەبدوڵڵا بیلال بوو خەڵکی سلێمانی بوو ئەویش زۆر فێری سرودەکانی یەکردین بیرمە لە خۆشی ئەو سرودانە و لە خۆشەویستی مامۆستا عەبدوڵڵا بیلال کە ئێستاش خۆشەویستی ئەو پیاوە لە دڵمایە کتێبی سرود بۆ قوتابیان هەبوو ئەو کاتە مامۆستا خالی سەرکار ئەو کتێبی سرودەی دانا ناوی کتێبێکی بچکۆلە بوو کتێبێکی تر کە بیرمە خوێندومە تۆ پیاوە بچکۆلەکەی هی فەریدون عەلیەمین بوو ئەوەشم بیرە بەڕاستی و من یەکەم کتێبخانەش خۆم دروستم کرد دەڕون بەڵێ یەکەم کتێبخانە ساڵی هەشتاویەک من باوکم برین پێج بوو کۆمەڵێک کارتۆنی بڵین تەختەی هی دەرمان و شتی نەخۆشخانەی هێنابۆ بۆ ماڵەوە بە بەتاڵی کە لە شێوەی ئەم کتێبخانانە بوون ینی سایز و هینەکەیان هەمویانم هەڵوەشاند و لە ماڵەوە بە چەکش و بە شار و بزمار و خەریکی بووم تەنانەت براگەورەکەشم دڵی زۆر پێخۆش بوو بوار کتێبخانێک بۆ دروستکردین یەکەم کتێبخانە بەدەستی خۆم دروستم کرد کە من هیچ دارتاشیشم نەکرد بۆ بەڕاستی ئیتر ئەمە ینی بەشێکن لە یادگاریەکانی اینجا ئەمە یەکێکە لەو کتێبانەی کە مامۆستا بوار زۆری خۆش ئەوێت و زۆریش خوێندوێتەوە اینجا با بپرسم ئەم کتێبە هەوێنی ئەم کتێبەی خۆتە ئەمە چەند جار خوێنتەوە تاوەکو ئەم کتێبەی لێ دروست بوو ئەم کتێبە یەکەم جار کاک سەلاحی برام هێنایەوە کورد لە مێژووی دراوسەکانیدا بەڕاستی کتێبێکە ینی پێشنیازی یەکەم بۆ بینەران هەموو کەسێک بیخوێنێتەوە هەموو باسی مێژووی کوردەکە لە ناوەڕاستی سەدەی 16 خۆی ئەم کتێبە لە ئەسڵا 12 بەرگە سیاحەتنامەی ئەولیا چەلەبی بەڵام بەداخەوە یەک بەرجی کراوە بە کوردی ڕەحمەتی سەعید ناکام کردوێتی بە کوردی بەڵام بە زمانێکی زۆر جوان و پاراوە کتێبەکە خۆشی زۆر دۆڵەمەندە کتێبەکەشی ساڵی 1970 نزیکەی ئەمە چاپی دووەمێتی ئەوەی بەڵێ چاپی یەکەمی 79 هەڵم نەکردبێ من ئەو کتێبەم ئەو کاتە خوێندەوە دوای ساڵ 82 من لە ئێران بووم ڕام کردبوو لە دەستەربازیوانە ناوچە ئازادکراوەکان بووم دەستگای سەیدیان لە مەهاباد ئەم کتێبی چاپ کردبووە جاریشکە کڕیمەوە لە سەرجادەدان نابوو شارۆچکەیەکی بچووکە بوو هینیان پێوت پیرانشار لە هەڵان نەبم پیرانشاریان پێوت لەوێ چوون ماڵی خزمێکمان کتێبەکەم بینی کڕیمەوە جاریشکە خوێنمەوە ئیتر چەند جارێک ئەم کتێبم فەوتاوە بەڕاستی لەگەڵ ئەو کتێبانش کە دام بە ئینستیتوتی کەلەپوری کوردی یەک لەو کتێبانی کە پێشکەشی ئەم کرد ئەو کتێبە بوو بەڵام خۆشبەختانە دەستم کەوتەوە و هەر کاریگەری ئەو کتێبە لەسەر من بوو بەهۆی ئەوەی کە ئەم کتێبە کوردیە میر عەبداڵخانی بەدلیس یەکێکە لەو کەسایەتیانەی کە لەم سیاحەتنامەیە زۆر بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە بەڕاستی ئەولیا بە جۆرێک باسی میر عەبداڵخانەکات کە خوێنەر سەریە سوڕمێ
لەبەرەوە من پاش ینی لە 2006 پێماوە یەکەم چاپی دەرچوو پاش 30 ساڵ زیاتر من سیاحەتنامەکە بوو بەهۆی ئەوەی کە من کتێبێک لەسەر سیاحەتنامەکە بنووسی. ئەنجا مەژێکێکە لە کتێبە هەرە دێرینە جوانەکانی نێو کتێبخانەکەی مامۆستا بوار ئەم کتێبە چ یادگاریەکت هەیە لەگەڵی؟ ئەمە یەکەم جار چاپی یەکەمی ساڵی 76-77 دەرچوو. لەو کاتەوە من ئاشنا بووم بە بیبلۆگرافیا و بە مستفا نەریمان. ئەمە چاپی دووەمیەتی فراوانتری کردووە. بووە لێرە بە دەستنووس نووسراوە کتێبە کۆنەکان. ئەوە هین کراوە تەجدید کراوە. ئەم کتێبە کتێبێکێکە لەو کتێبانەی بەردەوامیشم پێوێت چونکە بیبلۆگرافیای کتێبی کوردیە لە 1970 بۆ 1986 یعنی نزیکی 200 ساڵ. زۆری پێوە ماندوو بۆ مستفا نەریمان ڕەحمەتی مستفا نەریمان من زۆرم باس کردو لە بەرنامەکانی ترە. بەڵام من بۆ خۆم ئیشم پێ بێت ئەو کتێبی دکتۆر حسامیشم هەر زۆر خۆشەوێت و ئەو کتێبی ئازاد خانەخینیشم هەر زۆر خۆشەوێت. ئەمانەیەکی چەند جار خوێندووتنەوە؟ ئەمانە بۆ خۆی بیبلۆگرافیا کەمتر ئەخوێنرێتەوە. بیبلۆگرافیان تۆ ئیشت پێوێت لە کتێبێکە گەڕی لەسەر چاوەیەکە گەڕی بەڵێ ئەگەڕێیتەوە بۆسە ئەمە جاریش کە چاپ کراوەوە بە شێوەیەکی فراوانتر بەداخەوە لێرە نیمە لە ماڵەوە دامناوە. ئەمەش یەکێکە لە توحفە هونەریەکان بەڕاستی. ئەمانە ئەو کتێبانن کە من بەردەوام ئیشم پیانە بێ هەرچی بیبلۆگرافیاکانە ئەوەی کە پەیوەندی بە زانستی بیبلۆگرافیا ئارشیفەوە بێ من لە خۆم کۆ کردوێتەوە. لەگەڵ ڕۆمان و ژانرەکانی تری ئەدەبیاتە بینی چۆنە باشیتیان؟ من باشم ناڵم کاتی خۆی لە هەفتاکان ئەفسانەی چیای ئاگری و چۆڕۆغلی و قەڵای دمدم و ئانەمە می خوێندەوە تەنەکە و بەڵام دوور کەوتمەوە بەڕاستی. ئێستا بۆ نمونە ئەو پرۆژەی مامۆستا برایم ئەحمەد و لەو قۆناغی کە خەریکی پرۆژەی بڵین کتێبەکانی مامۆستا برایم ئەحمەد بووم بەردەوام لەگەڵ ڕۆمانەکانیا بووم. بەڕاستی ڕۆمان ئەبێ ئەو کەسەی کە ئەزیێنی جگە لەوەی کە لە ڕۆمان نووسەکە ئەبێ ئیدیتۆرێک زۆر بە وردی ئیش لەسەر ڕۆمانەکە بکە حیوارەکان جیاکاتەوە. ڕەنگە لە بەروی ڕۆمان نووسەکە خۆی چیرۆکەکەی نووسیوە خۆی ڕۆمانەکەی نووسیوە حەز بە هیچ بۆشاییەک نەکا بەس کە خوێنەرێکی خوێنێتەوە ڕەنگە لە هەنی شوێنە نەزانێ ئەم حیوارە هی کامیکە لە کارکتەرەکانە. لەبەرەوە من بۆ خۆم بەهۆی ئیشیشەوە بەڕاستی کە بەردەوام لەوای ئەم 20 ساڵەیان من بەردەوام خەریکی ئیشکردن بووم زۆرتر لەسەر کۆمپیوتەر ئیشەکەم و ئەو سەرچاوانی کە ئیشم پیانە ساو قۆناغی ئیشم لەسەر ڕۆمانەکانی مامۆستا برایم ئەحمەد کردو خەریکیان بووم و خوێندوم نەتۆ ئیشم لەسەر کردوون. بەڵام وەکوتر زیاتر خەریکی و سەرچاوانم کە خۆم ئیشم پیانە. اینجا ئەم کتێبانەی بەردەستمان ئەمە یەکێک لەو کتێبانەیە کە تایبەتە بە مامۆستا مەزاری خاڵقی و خۆت کارت لەسەر کردووە. 20 ساڵ خەریکی 20 ساڵ خەریکی بوو ئەزانم ساڵانێکی زۆرە. ئەم کتێبە تا چەند گرنگ بوو بۆت لەبەرەوەی ساڵانێکی زۆری تەمەند لەگەڵا؟ ئەمە بەڕاستی ئەزمونێکی زۆر تایبەت بوو من لە 1970ەوە دەستم کرد بە کۆکردنەوەی گۆرانیەکانی. 1984 چوون بۆ بەرگەڵ و وەلای مینیم و وێنەم لەگەڵا گرت و ناسیم و لە دوایەوە پەیوەندێکیش لە نێوانمانە دروست بوو جانجار ناوەمان بۆ یەکتری ئەنارد. بەڵام بارودۆخی کوردستان و ئەوە نەبوو بەهۆی ئەوەی کە من بتوانم کتێبەکەم چاپ بکەم. لەبەرەوەی کتێبەکەم برا بۆ ڕقابی بەغا لە 1956 ئەو کاتە سانسۆری ئەدەبیشە و سانسۆری سیاسیشە و لەبەرەوەی وشەی کوردستان و کورد و ئەمانی زۆر تیا بوو لە گۆرانەکانیا لەوێ زۆربەی وشەکانیان لابردبوو. ینی چاپیشمان کردەیە کتێبەکە تام و چێژی نەئەویتر نوازم لێنە. لە دوای ڕاپەڕینیش جارێک کە بڵین بارودۆخی ئابووری خراپ بوو گرانی بوو بەڕاستی لە یەکەم چاپی لە کۆتاییەوە 8 چاپ کرا تا ئێستا 7 چاپ کراوەتەوە. ئێستاش بەردەوامی شتیاکەم بەڕاستی بەردەوام خەریکی کۆکردنەوەی زانیاریم لەسەر گۆرانەکانی هەنێ شێعری هەیە کە هی شاعرانی خۆرهەڵاتی کوردستان ئەم شێعرانە لە هیچ دیوان و بڵاوکراوەیەکا بڵاو نەبوونەتەوە تەنها لەسەر زار و گۆرانی مامۆستا خاڵقی بڵاو بوونەتەوە. لەبەرەوە ساختکردنەوەی ئەم گۆرانیانە کارێکی ئاسان نییە. جا لە ئێستا یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە پێشنیارکردنی هەندێک لەو سەرچاوە بڵێم زۆر تایبەت و گرنگانەیە بۆ گەنجانی ئێستا بۆ نەوەی ئێستا. تو خۆت وەکو نووسەرێک وەکو یەکێک لەو کەسانی کە هەمیشە لە هەوڵ و لە خەمی کۆکردنەوەی ئەرشیفایی، چی پێشنیارەکەی بۆ گەنجانی ئێستا بە تایبەتی بۆ کتێب؟
آخر زين شونا جنش هي بون حزيلة رومانة جنش هي حزيلة ليكولينو من جنش وايا بولام روجك كوريك بيوندي بيو كردم لفيسبوك و هشتا خويندكاري زانكويا خليكي بيبلوغرافيا الله بيبلوغرافيا كتير زانستي بكا يترهاد بولام كوريكي زور يعني رنگ 20 سالش تانا كردم يتمني 20 سال 22 سال لو دوري يعني براسي سرم سرما بيبلوغرافيا بو كتير زانستي تر من براسي كومل رنمايم دا لبرو يعني مرجنية أمو جنجيك هي حزيلة الشعر يتر أكيد السر أو كساء أو بيئة أو كلتوري كتير باش أقل يكتب من بو بيشنيار كي كتابك من بو بيشنيار كي أو كتابك كجياني تو قوري بيت زور يا دوريد لقلي هبو بيت والله من نازانم بلام تشكتي كتاب زور هبوا كاريگری لسر من هبوا لستا من معي چند سالك اللي الرومان ونسينا كان إمام سبراهيم محمد زور نزيكم براسي پێشنیازەکەم ئەم ڕۆمانە تازانی مامۆستا برایم محمد بخوێننەوە چونکە بەڕاستی وردەکاری ژیانی و خەڵکی شاری سلێمانی و بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و شتی زۆر تایە بەڕاستی دێکجارێ ئاشنابوونی ئەم نەوەیەش بە بەشێک لەو مێژووی کە هەیە و لەو ژیانکردنەی پێشووتر لە ڕێنووسینەکانە ئەوەش لەوانەیە خۆی جێبایە هەر بوو خۆشی ڕۆمانەکانی مامۆستا برایم محمد وەکو پێویست بە ئەزانی چۆنە پرۆسی بە کتێبکردن پرۆسی بزنس و کتێب پرۆسی ڕیکلام و کتێب ئەمانە لە وڵاتی ئێمە هیچی لەسەر سکەیەکی زانستی و هین نییە مەست بۆ نمونە کتێبێک ناوبانگ پیا ئەکا ڕەنگە و کتێبە شایانی و ناوبانگە نەبێت و دەیان کتێبیشمان هەیە کە زۆر شایانی ئەوێ بناوبانگ پیا بکە بەڵام هیچ ناوبانگیش پیا نەکردو هەندێک جاری تر هەیە بەو شێوەیە بەڵێ ئیتر ئەمە بارودۆخەکەیە بەڕاستی يعني ناتواني بلي هندي كتاب بلين كتاب داز نشان كي براسي يعني يسمى لهم برنامج هاتشي بلين رنگ الظلم لكم ولا كتاب كين ظلم لبرو نامي ناي هندي جار هيا هميشه هتقاري مان لقال يا كتابي شاهي وهميشه بقناع كان يجانيش مان لقال مان بردوام بيت بيقومان او قناعي تو كتابك تي اخواني تو او بارودوخي ميشكت لا بركاني ميشكت چەند سپیتر بن چەند پاکتر و چەند ئامادەتر بن بۆ وەرگرتنی دەق ئەوە ئەو کتێبە زیاتر کارتێکە زۆر جار ڕەنگە کتێبک بشوێنیتەوە بەڵام بارودۆخی دەرونیت تەندروستیت لە کات ینی لە دۆخێکی جێگیران نەبێت خەڵک لە خوێندنەوەکە وەرنەگری سوپاس بۆ ئەم دەرفەتە بێگومان کە پرۆژەت زۆر زۆرە وەیەک لەو پرۆژانەی کە ئێستا مامۆستا بوارکاری لەسەر دەکات ئەویش بارشیفکردنی بەشێک لە کارەکانی بەشێک لە شێوەکاران و لە کەسایەتی دیارەکانەکەەوە ئینشاڵا لە دەرفەتێکی ترا گفتوگۆی بە چڕوپڕی لەسەرەکەین و زۆر خۆشحاڵ بووم کە ئێمە پێکەوە ئاشنا بووین بە بەشێک لە مێژووی تۆ لەگەڵ کتێب و لەگەڵ دروستکردنی کتێبخانە و ئینشاڵا ئەم کتێبخانەیە گەورەتر ببێت و هیچ کام لە کتێبەکانی شەنەفەوتێ دووبارە سوپاس بۆ تۆ مامۆستا بوارگەن دەستان خۆش بێت سوپاسانەکەم و هیوادارم لەم چەرخولەکەیە کەڵکێکمان بە بینەران گەیاند بێت زۆر سوپاس بۆ تۆ هەربژین